إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خوي پروردگارك لقرآن پیروزائی فرميو، باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين ريقا وريجكان أو ريقا وريبازانيك بيچواني ريبازكي پیغمبر صلى الله عليه وسلم. هر لادانيك وبيچوانا بونيك بو أو ريبازة مباركة نكبتي وبدبختية لدنيايا بو خاونكاني وبو أوانشي كشوين يكون وللروج قيامة رو رشي برديواني خواي پروردگار خوا پنامان بدا عشان آقري جهنمش. سواس وستعيشي خواي پروردگار كين بو باراني الرحمة كباران دي بومان داوا كارين ببيتا خير وبركة برجي بسر خاكو نشتمان مانا خواي تعالى بدور ما بقري للافاو لا همو نارحتي وناخوشيك خوش يسكانم إيمان داراني بالريز یەکێکی تر لەو سیفەتانەی کە پێویستە هەمومان خۆمانی پێ بڕازێنینەوە، پێویستە هەموو خوشک و برایەک خۆی بەو سیفەتە جوانە بڕازێنێتەوە، سیفەتی ئەتەئەنیە. ئەتەئەنی سیفەتی ئەتەئەنی، تەئەنی واتە لەسەرخۆیی و پەلە نەکردن. طبعا خۆشەویستەکانم لەسەرخۆیی ئێمە زۆر جار لە خوتبەکانمانە زۆر جار باسی ئەوە ئەکەین کە ئاینی ئیسلام مامناوەندە لە عەقیدەیە، لە عیبادەتە، لە ئەخلاقیشە. حتا ئێمە ئەخلاقەکانمان ئیسلامی ڕاستەقینە باسەکەم، باسی ئەو منهەجە ڕاستەکەم کە خۆ و پێغەمبەری خوا دایانناوە، نەک ئەوەی کە بەملاو بەولایە زیادەڕەوی تیا ئەکرێ. بەتەئکید زیادەڕەوی هەیە لە ژێر ناوی ئیسلامیشە، بەڵام ئێمە ئەو ڕێگا ڕاستە ئەڵێن کە منهەجی ئەهلی سونەت و جەماعەتە، کە ڕێگا ڕاستەکەیە، ڕێگای وەسەتە لە نێوانی توندڕەوی و شلڕەویە، لە عەقیدە، لە عیبادەت. عەقیدە مەبەستمان بیر و باوەڕە، عیبادەت مەبەستمان پەرستشە، عیبادەتەکانە، و لە ئەخلاق و خۆڕەوشتیشە. هەموو ئەخلاقێکی ئێمەی مسلمان کە من ئاماژەی پێ یەکەم لە وتارەکانمە، هەموو ئەخلاقێکمان سیرەکەی وەسەتە. بۆ نمونە ئەم تەئەنیە کە ئێستا باسیەکەین مامناوەندە لە نێوانی پەلەکردن و توندی لەگەڵ کەمتەرخەمی و بەفیڕۆدا. مسلمان نە پەلە ئەکا و تند و تندڕەوە، نەش کەمتەرخەمە و شت بەفیڕۆدا. مسلمان لەسەر خۆیە، مامناوەندیەکە ئەوەیە کە ئینسان ئەبێ لەسەر خۆی بێ. طبعا کاتێ ماڵین لەسەر خۆیی مەبەستمان ئەوەیە کە وردبوونەوە لە هەموو شتەکان، ورد ببیتەوە، بیری لێ بکەیتەوە، پێشەوەی بڕیاری لەسەر بدەیت و دوور بکەویتەوە لە پەلەکردن. چەندین ئاەتی قورئان ئاماژە بۆ ئەمە ئەکا کە باسیەکەین، و هەروەها حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم. ئەوەی کە عەرزی ئێوە یەکەم تەنها نمونەیە من ئەلەم شوێنەوە، زۆر جار هەن نمونەکان هەندێ نمونە باسەکەم. بۆ نمونە خۆی پەروەردگار لە سوورەتی الحجورات ئاەتی 6 ئەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا، یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا، إن جاءكم فاسق بنبأ فتثبتوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. خوي تعالى الروكات قشمان قلوبي إيمان داران بما نفرمي خوي تعالى أفرمي أيو كساني كباورتان هنا وأجر كسيكي فاسقو متمانە پێ نەکراو، هەواڵێکی پێڕاگەیاندن، شتێکی بۆ باس کردن، یەکسەر تۆ باوەڕی پێ مەکە. مادام کەسەکە متمانە پێ نەکراوە، لە لای تۆ جێی متمانە نییە، بۆیە یەکسەر باوەڕی پێ مەکە. ئەفەرمێ خوای تعالى فتبينوا، لە هەموو لای قوڕائی عەشرە فتبينووە، جگە لە ئیمامی حەمزە و کیسائی ئەوان ئەفەرمن فتثبتوا. هەر هەمان ئاەت بە دوو قیراءە خوێنراوەتەوە، بە دوو شێواز خوێنراوەتەوە. زۆرینە فتبينوا خوێندویانەتەوە، و دووش لە قوڕاء فتثبتوا. فتبينوا
لتبين هاتوا واتا ناسين وليك ولينوا يعني حرشتك كايبيسن بجواني بيناس ولي بكل نوا اي فتثبتوا لتثبتوا هاتوا واتا بلنا كردن وردبونوا لو روداوي كاي بي سي يان بود باسكري تا بجواني بوت رون ابيتوا والراسيه كشت بودر اكوي اما كخوا امر بايمي مسلمان اكا كجيب جاي بكين ان تصيبوا قوما بجهاله فتصبحوا على ما فعلتم نادمين نوك اخوانا خواص او تيجيشنا لو هوالا خراب يا لو هوالي ككسكي متمانه بينكراه ناويتي نوك ببيته هو اوي كوا وكسانيك توشيشتي بكن كخوان بريء لوا ان تصيبوا قوما بجهاله دواي ام جاتشيتان بو امينيتو فتصبحوا على ما فعلتم نادمين تنها فشيمانيتان بو امينيتو بويا اغاتان لخوتان بايمان داران اما النمونيك لقران نمونيك لحديث بيغمري خوا صلى الله عليه وسلم رسول الله افرمي كالزوربتان لبرتانا بس لفظك غلطه هموما كاتيك شتيك ابي ارين العجله من الشيطان والصبر من الرحمن هموما يعني بلكردن لشيطان ويو لسرخويش لخواي پروردگار ويا بلام معناي حديثك لفظي حديثك بمشي ويا التأني من الله والعجلة من الشيطان التأني من الله والعجلة من الشيطان أما لفظ راستي حديث كيف غمر صلى الله عليه وسلم كإمام الترمذي أجرته ولا جمارة 2012 واتدو 2012 والشيخ الباني لسلسلة صحيحة أفرمي حديثك صحيحة معنى أم حديثة أويك لسرخوي شتێکی پەسەند کراوە و خۆش خۆشیەوێ پەلەکردن پەلەپەلە و هەڵەشەیی شتێکی ناپەسەندە و صفەتی شەیتانە و خوای تەعالا پێی خۆش نییە ڕۆژێکیان وەفدی عەبدولقەیس لە بەحرەینەوە هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفدێک بوون کۆمەڵی خەڵک بوون دەمسپی ئەو قەومە بوون هاتوون بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیتر پێغەمبەری خوا لە پێشوازیانە ڕاوەستا بوو هەمویان کە هاتن هەر یەکە بە پەلە وشترەکانیان وڵاخەکانیان حەساوکە بە مەزبوطی نەبەستەوە و بە پەلەپەل خۆیانیان گەیاندە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ڕاوەستا بوو یعنی پێشوازی لیانە کرد دانە بەڵام سەیری کرد کابرایەکیان کە منذری کوڕی عائیدی ناوە و بە ئەشەج مەشهورە ئەم کابرایە دەمسپیانە یاوێکە یەکێکە لە دەمسپیەکانیان بەڵام ئەو وای نەکرد بینی ئەو لەسەر خۆی گەڕا وڵاخەکەی خۆی بەستەوە دوایی گەڕا بزانم ئەو وڵاخانە کامیان جوان نەبەسراونەتەوە بەستیەوەی ئەمە هەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیرێکە دوای ئەوە ئەمجا ڕۆیشت لە پەنایەکی مزگەوتەکە لە شوێنێکەوە ئەو جلوبەرگەی کەس جلوبەرگی سەفەر بوو گۆڕیەی دەست و دەمچاوی جوان شۆر جلوبەرگێکی تازەی کردە بەر سیکن خۆی ڕێک و پێک کردەوە و هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوایش لە کاتی مناقەشە و دەمەتەقێ و قسەکردنە ئەم ئەوەستا تا هەمویان قسەیانە کرد دوایی پاش بیرکردنەوە ئەمجا قسەی خۆیە کرد جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی والله تۆ دوو سیفەتت تایە لە کۆتاییە کاتێ هینەکان تەواو بوو فەرمووی دوو سیفەتت تایە خوا و پێغەمبەری خوا خۆشیانەوێت الحلم والأنات دوو سیفەت کە زۆر گرنگە و پێویستە لە هەموو مسلمانێکە هەبێ یەکەمیان حلم واتە ئارامگری کابرا خۆی ئەگرێ لە کاتی تووڕەیە و ئەناتیش واتە لەسەر خۆی ئەم دوو سیفەتە خوا و پێغەمبەری خوا خۆشیانەوێ بەڕاستی سێر ئەم پیاوەکە چەند یعنی ئوسلوبی جوانە چەند ئێمە زۆربەی خەڵک ئەبینین لەو شێوەکەی ترە ئەوانی وا پەلەپەلیان کرد هەر بێ ئەوەی دەمچاویان بشۆن بێ ئەوەی جلوبەرگەکەیان بگۆڕن بێ ئەوەی وڵاخەکانیان بوەستنەوە یەکسەر تاویاندا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام ئەم دەست و دەمچاوی شۆر جلوبەرگەکەی گۆڕی خۆی بۆن خۆش کرد دەمچاو و ڕیشی شانە کرد بە جوانی و هات بە ئیسراحەت خۆ بەشی تو هەرە مێنێتر بۆ پەلەپەل ئەم سیفەتە معجب بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی معجب بوو بەو کابرایە معجب بوو تەئەنی و لەسەرخۆیی بۆ جوانە بۆ چاکە لەبەر ئەم خاڵانە ڕێگری ئەکا لەوەی کە بکەویتە هەڵەوە یعنی دایما سەلامەت ئەبی لە هەڵەکردن ئەوە زۆر گرنگە دووهەم یارمەتیت ئەدا لە وەرگرتنی بڕیاری دروست دائما بڕیارەکانت لە جێی خۆیان ئەبێ زۆر غەڵەت زۆر مەشاکل ئەمڕۆ کە ئەیبینین هەموویان بۆ ئەوە ئەگەڕێتەوە بڕیارەکانیان هەڵە بووە دایانە لەسەر بڕیارێکی هەڵەت تووشی ئەوە بووها لە سژن هێست ئیتر هەر لەوە کەسەوە بێ کە سیارە لێ ئەخورێ و لە یەک ناکایە پای پیانە هەر لەو کەسەوە بێ کە زەلامێکە کوژێ هەموو گوناحێک ئەکرێ جا ئەگەر تۆ تەئەنیت تیا بێ تەئەنی یارمەتیت ئەدا کە
بڕیاری دروست بدەیت. سێەم ئەبێتە هۆی ئەوەی کارەکانت بە جوانی ئەنجام بدەیت. دوو دەکەویتەوە لە پەشیمانی. ئەو کەسانەی کە لە سەرخۆن کەمتر پەشیمانە بن، چونکە غەڵەت ناکەن تا پەشیمان بنەوە. بەدەستهێنانی ئامانج و مەبەستەکان بە باشترین شێوە، بە جوانترین شێوە. ئەگەیت ئەو ئامانجانەی کە دادناوە، ئەگەیت ئەو مەبەستانەی کە بۆ خۆتت داناوە لە ژیانتە بە جوانترین شێوە، بە باشترین شێوە. هەموو پەلەیەک لە ژیانمانە سەیرەکەی پەشیمانی هەڵەکێشین. هەموو پەلەیەک سەرنجامەکانی خراپە. هەموو پەلەیەک لە ژیانمانە ئەمان خاتە هەڵەوە. بڕیاری نادروست ئەدەین. کارەکانمان بە جوانی ئەنجام نادەین. چەند شتەیە لە ژیان تایسەت و بیرکەرەوە، لە ژنهێنانتەوە، لە شوکردنتەوە، لە خوێندنی مەکتەبتەوە. جاری وا هەیە پەلەکەی لەسەر شتێ واز لە مەکتەب تێنی لەوەدا هەتایە پەشیمانی هەڵەکێشی. لە هەڵبژاردننی بەشی زانستی یا بەشی ئەدەبیان هەر بەشێک لە بەشەکانی خوێندن، لە سەح و غەڵەتێکی ئیمتیحانەکەتەوە، لە زۆر شتی ژیانتەوە، لە بڕیاردانی هاوڕێتی لەگەڵ کەسێکە، هاوڕێتی گەڕاندنەوە، ڕەدی هاوڕێتیکردنی کەسێک، زۆر کارەکانی ژیانتە سەیرەکەی تۆ لە پەلەکردنێکی ژیانتە پەشیمانی کە کردتە کاتی خۆی و ئێستا پەنجەی خۆ دەگازی. بۆیە پێویستە ئێمە لە ئێسەوە دووە پەلە نەکەین و لە سەرخۆیمان تیاابێت. لەوانەیە کەسێک ئێستا پرسیارێک لە مێشکیا بێ و لە ئێمەشی بکە پرسیارێک ئەڵێ مامۆستا مۆساق لە هەندی ئاەتی قورئانە و لە هەندی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم تقریبا دیارە ئاماژەیەکی تایە بۆ پەلەکردن. منشڵێن بەڵێ ڕاست. قال تعالى لقرآن بيروزا لسورة البقرة آياتي 148 أفرمي فاستبقوا الخيرات. أفرمي بيش بركيبكن لخيرها. يا أفرمي قال تعالى لسورة آل عمران آياتي 136 وسارعوا إلى مغفرة من ربكم وسارعوا إلى مغفرة من ربكم. ألمكن بو توبة كردن بول يا بردني خوا يا لحديثة في غمرة فرمي اغتنم 5 قبل 5 بيان شتيه زو فريايك وبيش وبيان شت بيت السرتا فریای ژیانت بکەوە کار چاک بکە پێش مردن، فریای لەش ساغی بکەوە کاری زۆر بکە تا لەش ساغا پێش نەخۆشی. یعنی ئەم حەدیثە هەتا کۆتایی. ئایا ئەمە معنای ئەوە نییە پەلەکردن باشە؟ من ئەڵێم برا عەزیزەکەم ئەم ئاەت و حەدیثانە معناکەی ئەوەیە کە تۆ ئیهمال نەویت، معناکەی ئەوەیە کە تۆ خاوەخاوی نەکەی لە هەندێک کارە کە بۆ نمونە تۆ پارەت هەیە، ئیمکانیاتی باشت هەیە، زروفت بۆ ڕەخسیاوە، گەنجی، ئەی بۆن بە هەر ڕێگایەک لە ڕێگاکان بە ناونووسین بێ، بە حەجی تجاری بە تجاری بێ، بە هەر شتێ بۆ ناڕووی حەجەکەت بکەیت. ئەوەیە کە خوا فەرمێ پەلەی تیا بکە، چونکە سبەی لەوانەیە پارەت نەمێنی، سبەی لەوانەیە نەخۆش بکەوی، لەوە چێ مردنێکی کتوپڕ بێتە سەرا. ئەمە معناکەیەتی. یا خێرکردن، تۆ پارەیەکت هەیە زەکاتێکت هەیە حازرت کردە بیدەی، خاوەخاوی تیامەکە بێژە جارێکان بۆ دوای لەو چێ شەیتان بتخەڵەتێنی بێژ ئەم پارە زۆرە بۆی دەی بەخەڵ تاکە هەر پارەکەت زەکاتەکەت دەرکرد یەکسەر بیدە. مەیتێلەوە یەک شەو مەیتێلەوە لە ماڵە، نەکا شەیتان بتخەڵەتێنی. ئەمە باسی ئەوانە ئەکا. یا باس ئەوە ئەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئیسفادە لە ژیانت بکە پێش مردنت. مەبەستی ئەوە نییە پەلە بکەی، مەبەستی ئەوەیە کەوا مەیەڵە ژیانت بە بەلاش بچێ، با کاتەکانی ژیانت بە بەلاش نەچێ. ئەوەیە بەڕێزان. هەندێک شوێن هەیە تایە لە سەرخۆیی پێویستە ئیخەمەوە بیرتان شت زۆرە، بەس هەندێکی خەمەوە بیرتان. یەکەمیان کاتی ئەچی بۆ نوێش و لە کاتی ئەنجامدانی نوێژا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کاتی ئەچن بۆ نوێژ لەسەر خۆتان بچن، پەلە مەکەن، بە پەلەپەل نا بۆ مزگەوت، بە پەلەپەل نا، لەسەر خۆت هەنگاوەکانت لەسەر خۆت بێ. و کاتێکیش نوێژ ئەەکەی پەلەپەلی تیا مەکە، لەسەر خۆت با ڕکوعەکەت سوجودەکەت ئەمانە جوان بێت لە کاتی خۆی لە شوێنی خۆیان. کاتێ گوێ ئەگری لە علمی شەرعی، ئایا بۆ فێربوونی قورئان یان حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان تەفسیر یان شریعەت یان هەر شتێ، هێواش هەنێک کەسێ بۆ نمونە ئەیەوێ دەرسی قورئان بخوێنێ، هەر ئەیەوێ یەکەم ڕۆژ پێنج لاپەڕە بخوێنێ، ئەڵێ من بە پەلەمە حەزەکەم بە پەلەی، ئەوەی بە پەلە وەریگری بە پەلەیش ئەڕوا، ئەوە دڵنیابە، ئەوەی بە پەلە وەرەگرت بە پەلە ئەڕوا. لا تحرك به لسانك لتعجل به. خوا بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا کاتی قورئانی بۆ دابەزێنرا هەلەیە کرد، یعنی حەزێک بۆی لە دەستی دەمنا ئەچێ زمانی جولانەوە لەگەڵ جبریل عەلەیه السلام. بۆ نمونە جبریل کە سوورەتی فاتحای بۆ خوێناوە ئەیوت الحەمدولله، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیوتەوە ئەیوت نەک لە بیرم بچێ، خوای تەعالی فەرموو زوانت بۆستێنە و بەس گوێ بگرە خوا خۆی خاتە دڵتۆ. یعنی بە پێغەمبەرش فەرمی پەلە مەکە، لەسەر خۆت بە لە وەرگرتنی علمی شەرعیە. بۆیە علمی شەرعی بە پەلە ناوێ،
هەر لە قورآن و هەر لە حەدیثەوە هەر لە علومە شەرعیەکان. ئێستا پیاوی وامان هەیە وەکو من چەند جارێ من باس کردووە، پیاوی وا هەیە لەم مەجلیسە تقریباً لەوانەیە عمری 70 ساڵ بێ، 8 مانە زیاتریش، ئەوەنەی مەلایەک ئەزانێ و هیچ خوێنەواریشی نییە. لەو چ زۆر عجایبت بێ. باش ئەم کابرایە چۆن ئەمە فێر بووە؟ بەڵێ فێر بووە. ئەم پیاوە لە 15 ساڵان و لە 10 ساڵان و تێبووە مزگەوت، 60 ساڵە ئەم گوێ لە وتاری جمعە ئەگرێ. تۆ لە زانکۆت هەمووی تەواو کردێ، گشتی 400 دەرست نەخوێندێ، 300 دەرست نەخوێندێ، هەموو 4 ساڵەکە تەواو کردێ، 400 500 دەرست نەخوێندێ. باوەڕ ناکەم 400 دەرس خوێندێ هەموو ساڵەکان. زانکۆ تەواو کردو و شهادەت وەرگرتو و ئێستا بوویتە تا خەریجی زانکۆ. بەڵام ئەو مامەیە گشت ساڵێک بەس جمعەکان 55 جمعە 55 دەرسە بیسێ بەس لە ڕۆژ جمعە، بێجگەل لە ڕەمەزانان و وتاری ڕەمەزان و لەیلەتول القەدر و گوێگرتن لە وتارەکان لە هەر ڕێگایەکی تر بێ. ئەمە بێجگەل لەوەی کە گشت ساڵێ 55 حساوی کە 50 ساڵە ئەو گوێی لێ سەیکە. زان چەند زانکۆی تەواو کردە، چەند شەهادەی هەیە. ئەوە علم ئاوا خوێنڕی، علم پەلەپەلی تیان نییە. هەتا ئەو ڕۆژە ئەمێنی ئەبێت تۆ هەر علم وەرگری، نابێ بڵێ تەواو من فێر بووم. لە قسەکردن لەگەڵ خەڵکا لە سەرخۆیی زۆر گرنگە. کاتێ قسە لەگەڵ خەڵکاکەی بە شێوەیە قسەکە کە کابرا تێبگا، بە شێوەیە قسە بکە کە کابرا لێت تێبگا. پێغەمبەر وا بووە صلی الله علیه و سلم، جاری وا بۆ قسەی وا بۆ 3 جار دووبارەی کردوتۆ بۆ ئەوەی خەڵک لێی تێبگا. لە جێبەجێکردنی عقوبەیە حاکم قازی کاتێ بڕیار ئەدا، کاربەدەست کاتێ بڕیار ئەدا، لە جێبەجێکردنی عقوبە و سزاکانە ئەبێ لە سەرخۆی بێ، پەلە نەکا. چونکە لەوانەیە شتێک دەرکەفێ لە داهاتووە، بۆیە با پەلە نەکات، لە جێبەجێکردن پەلە نەکا. دائیمەن قسەیەکێ زۆر گرنگە، زۆر گرنگە، هەموو کاربەدەستێ بیزانێ. ئەڵێ پێویستە لەسەر سوڵتان لە پاداشدانەوەیە و لە موچەدانە پەلە بکە، بەڵام لە سزادانە و لە زەریبەسەندنە لەسەر خەڵک لەسەر خۆی بێ. ئەبێ کاتێک موچە بە خەڵکەدا، کاتێک کە پاداشت خەڵکەداتەوە، ئەبێ زۆر پەلە بکە، نابێت سەعاتێ بێ لێ بەسەریا بڕات، چونکە لەوانەیە بەهۆی ئەو سەعاتەوە کەسێک بمرێ، کەسێک کارەساتێکی توش ببێ. نابێ 1 ڕۆژ دوای بخە، 20 مانگ ئەبێ 20 مانگ بیدە، ئەبێ 20 مانگ بیدە. ئەمانەت خوایە. بەس لە سزادانە لە بڕینە ئەبێ یواش زەریبەسەندن لەسەر خەڵک یواش. سوڵتانی عادل، پاشای عادل ئەبێ لەوەی تریانن لەسەر خۆ بێ، لەمەی تریانە پەلە بکە. لە هەواڵدان بیستنی هەواڵ و گەیاندنی ئەبێ زۆر لەسەر خۆت بێ. ئەوە ئاەتەکەەوە لە وەڵە خوێنمانەوە، خوای تەعالا فەرمێ هەر هەواڵێکت بیست تەواو تەئکید بکە ئەو جا بیگەیەنە. من پرسیار لە هەرچی گەنجینا ئەم مزگەوتە ئەکەم، 500 گەنج لەوانەیە لە مزگەوتە بێ، هەمووی فەیسبوک و تیکتۆک و یوتیوب و تەلیگرام و واتسئاپ و ئەنواع و ئەشکال شتان هەیە، سوشیال میدیا کاملها لە بەردەستانە. کامتان ئەم ئاەتە تەطبیقەکەن، کامتان ئەم ئاەتە تەطبیقەکەن کاتی هەواڵی ABC یەکسەر بڵاوی ناکەیتەوە، کامتان ئەیکەن ئەوەی کە خواترز بێ، ئەوەی لە خواترز بێ واکە، بەس ئەوەی لەخوا نەترسێ هەرچی ببیسێ ئەیگەیەنێ گوێی ناداتێ. لە فتوادانە هەموو مەلایەک، هەموو عالمێک ئەبێ زۆر لەسەر خۆی بێ، لە فتوادانە ئەبێ زۆر لەسەر خۆی بێ. سەیەکێ دێتە لات بۆ مەسەلەی تەلاق لای ئەو مامۆستا عالمە، یا بۆ مەسەلە هەر بابەتێکی تر، ئەبێ مامۆستا زۆر لەسەر خۆی گوێ لە هەردوو لا بگرێ، بە جوانی ورد ببێتەوە، نەوەک ئەمە شتێک هەبێ لە ژێر و ئەو پێی نەزانێ. بۆیە ئەبێ بڕیاردانی مامۆسای ئاینیش لە فتوادانیا ئەبێ ئاگای لە خۆی بێ. هەنێ شوێنی شەیە ئەبێ پەلەی تیا بکەیت. بۆ نمونە عولەما وتویانە ئەگەر میوانت هات و نان حازر بوو یەکسەر بخەبەردەسی، تاخیری مەکە بە ئەو میوانە حد دەست نەگرێتە ناوسکیەوە. وتویانە ئەگەر کەسێ مرد زوو ئامادە بکرێت و زوو نوێژی لەسەر بکرێت و زوو بنێژرێت. ئەگەر کچ کاتی بە شودانی هات دوا نەخرێ. ئەم قسانە لێ وەرگرن، ئەمە زۆر گرنگە، ئەمە ئاڵتونە. ئەمە بۆ ئێمە جێبەجێی کەین. کەس نەیەژە من ناگرێتەوە، گشتانە دێتەوە، گشتان لەمە یا تارقەوە حتا وەکو محەمە و ئەحمە و مەحموود گشتان نەگرێتەوە. کچەکانتان کاتی بە شودانی هات بیدەنەشوو، ئەگەر کاتی هات بیدەنەشوو، ئەگەر قەرز لاتان بوو زوو بیدەنەوە، تاخیری مەکەن. بابە موچەکەت دێ بۆ ڕۆیشتی تری پێکردی قەرزەکەی پێ نادەیتەوە. بابە قەرزەکە بەرەوە، قەرزەکەت بەرەوە. ئەگەر مردی دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی قەرزەکەی نوێژی لەسەر مرد ئەو کابرا نەکرد، سەحابەیش بوو، سەحابەی پێغەمبەر نوێژی لەسەری نەکرد، حتا وەکو یەکێوتی من قەرزەکەی دەمەوە، ئەو جا نوێژی لەسەری کرد. دوای ئەوەش هەموو جارێک کابرا بینێت قەرزەکە داوە، کابرا ڕۆژێوتی ئیسە دامەوە، فەرمووی ئێسە گیانی ئەویش ساردۆ بوو. ئیتر ئاگاتان لە خۆتان بێ بۆ تۆبەکردنیش ئەم پێنج شتە پەلەی تیا بکرێ. ناندان مردوو زوو ئامادە بکرێ، کچ ئەگەر کاتی خۆی هات زوو بیدەرەشوو، هەر زوو بیدەرەوە، تۆبەکردنیش زوو بکە. داواکارم خوای تەعالا ڕەحمە گشت لایەکمان بکە.
يا ربي خواهي هدايت من دي دام زراو من كي لسر دين دارتي لسر اسلامتي يا ربي خواهي لو كسلامان بقري كوا قول ايات وحديث قرون جيب جيكن خواهي لو انا نبي كوا ايات وحديث كان لم جوج كان ورا لو جوج كانوا درجه يا ربي خواهي بخاتنا وجوانا كان يخوض رحم بمردو كان من بكي شفاينا خوش كان من بدي يا ربي رحم بقنجا كان من بكي رحم بمال ومنال من بكي خزانه كان من صالح بكي لفتني ام اخر زمان بمان باريزي باراني رحمه مالي نغريتوا خوشي هرزاني لكردستان برقرار كي كار بدستاني امولاتا كسي داوين باك ودم باك ودس باك بن يا ربي خواهي لا داوين بيسكان ولا دس بيسكان ولا دزو جرده وقندل كان مان باريزي يا ربي خواهي بخاتنا وجوانا كان يخوض بخاطر اسمي عظمي خوتي يا ربي خواهي اصلاح حال من بكي امين امين خوشي سكانم برسالكي شرعي مان لكراوه آية الذي هاتكانا كهندي شوين هي ملكي كسنية ملكي كسنية الرقاوبانا مرعايا يعني لناوديكا كان فلاحيك يبون من بيس فلاح لديك فلان دي بيس فلاحي هي ام بيس فلاحها هريكي عرزي تايبتي خوي هي او بارشيك ام فلانه بارشين فلانه بري بارشه هي او مرعايا وهي تشيلي مش كسيك نيا هي عامي خلقي ديك هي رقاوبان هي رقابو سر زي كان رقابو او شتانه واضح ازان همو فلاحي زاني من الله برسيارك اوي آية دروس توبري او رقانا جود بكي وبكي تزرعات بخوت يا او مرعايانا بكي تزرعات بخوت ببي اوي خلقي ديكا ببي اوي حكومه بالرياضه ابي حكومه بالرياضه بس اگر حكومتنا بو انجمني ديكا مثلا بونو من اوانيك الذي كان قرار بدن او بو فلان بقينا بكري شتيوا ابي انا ابي شرعا وحرام بهيت شي بهيت شي يعني امره بارشه زينا ما خلق استفاده ليبكا يان سياري كيبرو الذي هاتكانا يعني براسي اما جاري واي شيء اواني واكن خلق يكن بارشه زي باشي يعني ودوله مانيشن هو مشكله كي ستا حد فقير يبي ولا تشكس لو منك فقير كيتشينيا وخليك لبرس امري وما لو تشكس لو منك ولا كره فقيره تشيكا قنا رد زيكا مخو اويا كات زرعات بس جاري واي كابرا 4 5 بارشه زي هي تما حيجري الرابع خطو هر صالي توزي هناك لجادك بريد على اخر جادك نايلتو گشتی داگیرەکە ئەمە زوڵمە برایە زوڵمە داگیرکردنی زەوی یەکێکە لە تاوانە گەورەکان و بە ئاگامان لێی بێ